ناوی خوای گەورە و بەخشندەی میهرەبان درود و سڵاو سەرجانی پاشی پێغەمبەر کەوێ بینەرانی ئازیز بە ڕۆژ و بوانی خۆشەویست لە ئەڵقەیەکی تری بەرنامەکەتان بەرنامەی تەندروستی ڕۆژوان بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە لەگەر بەڕێز دکتۆر ئیبراهیم تاهیر پسپۆری تەندروستی کۆمەڵ هیوادارین لە بڕگەکانی ئەڵقەی ئەمڕۆمان کە تایبەت دەبێ بەنان سوودێکی باش لێوەرگرن و هیوادارم پابند بن پێیەوە بۆیە دیارە نانیش سەرچاوەیەکی سەرەکی مرۆڤ بووە هەر لە دێر زمانەوە دەتوانم بڵێم هەر لە بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یان تەنانەت لای میلەتانی تریشەوە دەمێکە بەکارهاتووە بۆیە ئێستا بوار دەدەمە برای بەڕێزمان دکتۆر ئیبراهیم تاهیر بۆ ئەوەی لە ڕووی پزیشکیەوە سوودەکان و جۆرەکانی نانمان بۆ ڕوون بکاتەوە. فەرموو. سپاس دەکەم کاکتەر بە ناوی خۆی گەورە بەخشندە میهرەبان. طبعاً گەنم یەکێکە لە خواردنە سەرەکیەکانی هەموو مرۆڤایەتی نزیکەی 7,000 ساڵە گەنم و جۆ بەکار دێتن وەک سەرچاوەیەکی وزە. ینی خەڵک وەک کاکتۆریش لە حەڵقانی ڕابرد باسی کرد زۆر جار خەڵک پێشتر بەس نان و خورمای دەخوارد ینی خواردن کە نەبوو برنج نەبوو خواردنەکانی تر نەبوو کفتە و دڵمە ئەوانە کەم بوون کەواتێک لە خواردنە سەرەکیەکانە چکە وزەیەکی زۆر زۆر باشی تێدا هەیە. طبعاً گەنم لەگە جۆ فەرقی هەیە ئێستا باسی گەنم دەکەین. گەنم بەخۆی لە سێ بەش پێکاتیە بەشی یەکەم پەلکەکەیەتی دوایی بەشە سپیەکەی دێ دوای ناوکەکەی دێتن کەەوە کۆرپەلەکی تێدایە کاتێککە فەلاح برێن کشاوەر دەیسینن لەو کۆرپەلەیە دەبتە گوڵە گەنم و دێتە دەرەوە کەواتە گەنم سێ بەشە. گەنم کە دەیکەینە ئارد ئەو زە تەبان دەبتەنان ئەگەر بێت و بە هەموو واو بیکەینێ نانێکی ئەسمەری لێ دەردەچی بەڵام ئەگە بێت و پەلکەکەی لابین پاشان بیکەینە نان دەبتە نانێکی سپی وش ئەو نانەی کەوا ئێستا ئەمە دەیبینین ئەوە نانی تیری خۆمانە ئەوە ئەو نانەیان ئەوە نانی سپیە ئەویان نانی جۆیە وەلەوە من زۆیشی تەواو نییە چکە جۆ بەتەنێ ئەوە بە ئاسانی نابتە نان دەبێت ڕەنگەکەشی مە لەو ڕەشتریش دەبێت ئەگەر جۆبی کارتۆنیە بەڵێ ڕەشتر خۆمان کوڕە جوتیانی خەشی دەشتێن دەزانین ڕەقتر دەبێت یعنی زیاترەوە کە پەچی تێدایە چی تێدایە لەگەر ئەوەی ئەمە هێنەکە ئەو زۆیە بەڵێ ئەوە تەبان دەبی مادەی تری چیان تێکردێت دەبی ئاردیسپێنەکە تێکڵاو کردبی هەباسەی نابتە نان ڕاستە جۆ هەندێک ڕقە کە دەیکە نان دایمە دەبتە نانەشی گسکە و ڕق و قڕز یانی زۆر پان نابتەوە لەسەر ئەوە طبعا نانی فڕنی ئەوانە کالۆریان فەرقی ئەوەش سەمونی حەجەریە لەگەڵ سەمونی ئۆتۆماتیکی پێدەڵێن ئەوانە ڕێژەیان کاربۆهیدراتەکەشان فەرقی هەیە واروها لە ڕووی وزەشەوە فەرقی هەیە. یعنی ئەگەر پۆلینیان بکەی یەکەمی دەدەیە جوۆیەکەی دووەم دەدەیە نانی تیرەکەی سێم دەدەوی سارەم دەدەیە بەڵێ سەمونەکەی پێنجەم دەدێ ئەوەی ئۆتۆماتیکی ئەوە تەبان ئەگەر جۆ بیتن جۆ لە گەنمی زۆر زۆر باشترە چونکە ئاوی زیاترە ڕیشالی زیاترە و نیشاستەی کەمترە یعنی شەکرمان زۆر بۆ بە هێزی کاک زۆر بەڵێ هێزی زیاتر چیان زیاتر هێز دەداتە مرۆڤ نانی تیری ینی نانی خۆمانی گەرمیان جۆ بەقۆتری بەڵێ تەبەن جوێەکە باشترە جوێەکە باشتر پرۆتینی زیاتر تێدا وابزان بۆ ڕەوانیش بەڵێ بۆ ڕەوانی باش ڕیشالی زۆرە ڕیشالەکەی بزانین ئاوی زۆر لە بۆچی بەکار دێ سوودی زۆرە تەبان لە پیستەی باشە دوای ئینشاڵڵە باسیەکەم بە تەفسیلتر تەبان نانێکی فڕنی ئەو نانە فڕنیە لە ڕوتم بێەوە دەڵێ ئەگەر ئەو نانە 28 سانتیمەتر بی قوترەکەی 300 کالۆریە زۆر زۆر ئەدی ئەوە دەبلێ ئێستا کاک دکتۆر دەبێت زیاتر بڵێ ئەوە دەبلە لێ من پێم باشە مەتەن ڕۆژەوان هەتا بێت چەندی بخۆم محالە بکە ڕۆژێ لێک نازیاتر نەخوات 300 کالۆری گەلە زۆرە دابەشی بکە بەڵێ قاب برنجەشی دەخوا لەگەری بەڵێ بیکاتە دوو کاتە دوو نانی ئاساییەکە بەچکە بەتەنێ ناخوا مەتەن ئاوی خوارد ئەو خورمای دەخوا دوای زەڵاتەی دەخوا مەتەن قاب برنجش لەگە دەخوا هەیە مەتەن برنجەکە ناخوا چکە سوکەری هەیە مەتەن گۆشتی دەخوا هەموو حساب بکەین زۆرە لێ ڕۆژێ پێم ساکە لە ڕەمەزانیش کە 2 ساعت بە ڕۆژ دەبین لێ زیاتر نەخوات هەر جەمێ کە تەنانەی بەس کاک دکتۆر لە کوردواری خۆمان ئەگەر نان و برنج نانەکەی لەگەر نەخواوە زانی نای نەخواردەوە یعنی لە ڕووی دەرونیەوە زۆر دەرن کاکە نان بەکارمەینە دەرەکاکە وا فێر بوویمە یعنی کەواتە بۆ خۆک ئەگەر نانەکەی لەگەر برنجەکە نەخوارد کە وەکوەوە هیچی نەخوارد بێ ئەگەر ناخۆ برنج پێنان بخۆی باشترە
خۆی کاکتۆر نان خواردنێکی خۆشە دائما خۆش. خەڵک حەزی لێیە یعنی وەچ ئاوی هەرچەند تام و ئەوەشی کەمە بەڵام خواردنی زۆر زۆر بەس هەست بە خۆشە ئارامیش دەکەیت بەڵێ. کاک دکتۆر زۆر بەڵێ پێ خۆش ڤیتامینی دەبێت. زۆر تێدایە چونکە بەڕاستی هینێکی زۆر بەهێزیشە وزەیەکی زۆر دەداتی بەس نان یەک عادەتی هەیە چونکە نیشاستەی زۆرە و شەکری زوو برن دەکاتەوە دایما ئەوی نانی زۆر دەخۆدان برسیتی هەمیشە برسیتی برسیتی. ڕاستەکەی ینی خۆی بۆی فێرکە کەم بخوا بخوات ئەگە برنجەکەی خوارد نانەکەی نەخوا. نەخوا نانەکەی خوا برنجەکەی کەمتر کاتەوە زۆر ڕاست. هەتا پاش ڕەمەزانیش هەتا تەوازنێکی دروست کاتن چکە هەردووچیان پێک ڕابخوا هاوسەنجەکە بیتن زۆر ڕاست هەرچیان لێک نزیکن و کادورەکەشیان لێک نزیکە وایە. بەڵێ طبعا نان ئەو نانی خوبرە نانی سپی نانە سەرجۆی دوازۆی باسەکەین طبعا نان گوتمان پرۆتینی کەم تێدایە بەڵام نیشاستەی زۆرە نیشاستەی زۆر پرۆتینەکەی تقریبا لەستا 11ەیە بەڵام نیشاستەکەی نزیکە لەستا 75 زۆرە بۆیە شەکری زۆر بە ئاسانی برن دەکاتن و زوو برسی دەبتەوە وزەکەشی گەلە زۆرە زۆر ڕاست بەڵێ. بۆی ئەوەی دەسە لای پزیژک ئامۆژگایی دەکەن نان کەم بخۆ برنج کەم بخۆ شەکر هەر تەرچگەیان ئەگە بتوانێت وازێ ئیستا لە ئەوروپا هەر نایخۆن ئەمە شتێکی چاکە من دە ساڵ دەبێت لێرەش کات و خەڵک ئێستا چای زۆر بەتاڵ دەخوا ئەمن ئێستاکە وە دەزانم هەر شەکر دانەنراوە هەر چا 10 سال زیاتریشە نان سەوری کەم تێدا هەیە بەڵێ پرۆتینەکەی باشە ڕیشالیشی تێدا هەیە لەستا 5 ڕیشال ینی دەبتە ڕەوانی و هەتا قەبز نەبی بێتاقەت نەبیتن بەس ئەو ڕیشالەی کە تۆ باسی دەکەی کاکتۆر کە ئاردا مادێشیدا وابزانم ئەگەر بە هەڵەدا نەچوو بم گلۆتین دەرێ ئەو گلۆتینە کە دەیکەیە ئارد دەرێ 50 جار زیاد دەکا لەگەر هاڕینەکەی ئەوجە بۆیە لێرە کە ئەو هاڕینەی زیاد دەکەی بۆ زیانەکەی لێرە هەیە کە تۆ نخۆشی شەکرەت هێ نەیخۆیت بەڵام سێری کە لەبەر ئەوەی کە زۆر باسی نانت کرد تەماشا دەکەین لە فۆلکلۆر و لە کەلەپوری کوردی زۆر ڕەنجی داوەتەوە بۆی بینەران هەر لێمان بێزانە بنێنە هەرە باسی زانست و هەر باسی ڤیتامینات و کاربۆینا دەکەن حەز دەکەم بزانم چۆن ئاماژەی پێکراوە لە ناو دابوونەریتی کوردەواری لە دابوو دەنێنێت دەتوانم برێم لە پند واروەها لە دابوونەریتیش دەرێ لە کاتێک کە ژنێک کسەکەیان بردووە لە بوو گواستنەوە کە لە مار دەرچووە گریا و بۆی لاوەندێتەوە بزانین چی وتووە دایکی کسەکە دەڵێ نۆ نانی خوارد و نازەوە نۆ نانی خوارد و پیازەوە نۆ نان لە سازی گەرمەوە نۆ نانی ڕق وە بەرمەوە نۆ نانی خوارد وە شیرەوە نۆشی فران لە تیرەوە دایکی مرێ گوڵوەشان و دڵ ناشتیا بردیشیان یعنی ئەو هەموو نۆنانە ینی بەڕاستی زیاتر ڕۆیەکی زۆری تدایە ئەوە نیشانەیەوەی نان بەڕاستی هەروەکو بەڕێزت ئاماژ بێت خواردنەکی سەرچیە جگە لەوە ئەگەر ئاماژە بە هەندێک لە پەندەکان بکەین بۆی تا بەڕێز چیشت ئەناسەیەکی قوڵ وەرگریت و بینەران لێمان بێزەدرێ نان ئەو نانەیە ئەمڕۆ لە خوانە یعنی تۆ کە باسی شتێک دەکەی هەر ئەوە نە ئێستا یعنی نانەکە ئەو کاتەیە کە چییە لەسەر خوانە و دەیخۆی گرینگە نانی دەرێ نانی مەدە منداری پەروەردەی بدێت تربیەتی بدێ یعنی چی پەروەردەی چاچی منداڵ بکە باشترە لە بۆی نانی بدەیتی چکە کە پەروەردەت کرد ئەو دوا دەزانی نانەکەش چۆن بخوا وەکو چۆن ئێستا تۆ ئامۆژگاریان دەکەی دەرێ کاکە زۆر مەخۆر پەروەردەیەشی دروست فێری دەکات چۆن نانەکەش بخوا نە ئەو نانوزگە نە ئەو تڕومنەتە یعنی زۆرجارێک یەکێک چاکێک لەگەر یەکێک دەکاتن دوای ئەوەندە منەتی لەسەر دەکات دەرێ نە ئەوەش نەکە لەرێ نانی کاسبی برژایە یعنی بەڕاستی ئەوانەی کەەوە بە ماندوێتی خۆیان نانێک پەیدا دەکەن نانەکە تەواو برژاوە نانی خوارد لە ئاگردانی بە دوو قسان لێمان چووە سەری مەیدانێ ینی زۆرە بۆیە دەمەوێت ئەوانتر ئاماژەی پێ بکەم لە کاتێکی ترا لە پاڵماوێشترە فەرمو بەڕێستان درێژە بە سوودەکانی نان و جۆرەکانیان نانی تریمان پێ باشتر نانی فڕنی بەڵێ چونکە نانی فڕنی سۆدە و خۆمرەی زۆر تێدەکەن سۆدە خۆمرە دەبتە غازات و زۆرجار هەیە زووتر برسی دەبتەوە زۆرجار هەیە زیاتر دەخواتن بە تایبەتێکە زۆر گەرمبی لێ نانی تریەکەمان پێ باشترە هەم لە ڕێژەی ڤیتامینەکانیشم فەرقی هەیە نانەکە چەند ئەسمەربی باشتر چکە تیۆکلەکەی لەگەڵدایان ڕیشالی زیاتر لەگەڵدایە قەبز نابی و وازاتی کەمتر دەبێتن و باشتریش پێتێر دەخواتن لۆیە پێمان چاکە طبعا ئەو سەمونێکە لەوێ دانرا سەمونی حەجەری سەمونەکەیت کە
تقریبا سەمونی حەزەری نیو بە قەدەر نانی فڕنی بە قووەتە نیو بەڵێ ئەگەر ئەوە 315 کالۆری بی ئەو تقریبا نزیکەی 150 تا 160 کالۆریە کەواتە بۆیە لە زیاتی نیو کردی ئەوەی دەتوانی یەک سەمون بخوا باش بەڵام سەمون لەبەرەوەی هەتا برێ حەجەری هەتا پبیتن و پڕ بیتن سۆدە و خمرەی زیاتر تێدایە ئەوە شەم لە قەڵەوی باش نییە و هەم لە بۆ ئەی کە هەندێک بە کونجیە کار دکتۆر کونجیەکە وڵا کونجی سوودی زۆرە چکە سەوری باش تێدا هەیە سەوریەکەشی ڤیتامینش تێدا هەیە بەڵام تەمە قەڵەوی دەکا تو هەم ڕۆژێ هەم سەمونەی بە کونجی بخۆی سەوریشی ناداتێ بڕی سەورەکە زیاد دەکا ئێستا نان بخۆی ئەوان هەمیان تقریبا لە 11-12 سەوریە کەمتر بەڵام کونجەکە هەر بخۆی 50 سەوریە زۆر زەخت لە سەرنانی تیری کردەوە کاک تۆ لە ڕووی دەرونی بۆ هەر نانی تیرەکەش سوودی زیاتر لە ڕووی دەرونی بۆ ئاسودەیە چونکە ئەو دایکە ژنە بەخۆی هەویرەکە دەکا پاشان کە هەویری کرد خۆشی دەیکاتە نان مناڵەکانیش بەشداری دەکەن کچەکەیە نانی بۆ دەبرژێنی ئیتر لە ماڵێ بەگەرمی دنیا ساردا یعنی کە دەیخۆی بەڕاستی جیاوازە لەوەی کە دەچی نانێک لە نانەوەخانە دەینێ یان ئەم کولێرەی دەکڕی ینی بۆیە تەنانەت لەسەر ژنانیش دەرەسی ئیشی ژنان 24 هەر نان و هەویریان دیارن یعنی ژن ئەوەندە ئیشی زۆر خۆلەمان تاو نابێ دەرکاکە خۆ من لە سبەینەوە ئیش دەکەم تاو نابێ بەس بۆ نان و هەویرەکە دیارە کە سبەینێ زوو هەرستی لە دوای نێژێ دەبی یەک تەش هەویر بکاتن و ئەو جەوەرە ژنم دەوێ ئەو خاستن ئێستا لەو ئێستامان دەکەمە کە ئافرەتێ دەرێ من ناین دەکەم بەیانیان خەڵک پێی عەجیب ینی لەبەرەوەی زۆر کەم بووتەوە ڕاستەکەی وڵا هەیە ژنیشی فەرمانبەریشە و مامۆستاشە و بەڵام نانەکەی هەر دەکات بۆیە هەز دەکەی لەبەرەوەی بەدەستی خۆی دێکا کاک دکتۆر و ئامادەی و لە مارەیە ینی پیاوەکەش زیاتر تام و چێژ لە نانی تیرەکە وەرەگری خاوێنتریشە لە ماڵ خۆ دەزانی بەڵێ خۆیان لەوێ ناتانی قرا بدەی چێ دەیکا چێ ناکا و شخصەکە هەموو یاسایەکانی پزیشکی تەنانەت هەتا کاک دکتۆر لە ڕووی گواستنەوەی میکرۆبیش ئەوەی ماڵی پاکترە ئەوەی تر بە تایبەتی نانەکە دەداتێ پارە لێ وەرەگرێ نایلۆنەکەی ئەوە لێرە زیاتر دەگوازێتەوە بۆیە دەبێت زیاتر پابند بین تاوان سوودەکانی نان طبعا نان وزەی زۆر تێدا لە بە گوتمانی شاستەی زۆر تێدا هەیە بە قوت ئێستا مەتەن نانەچیەوە ئەوەندە 300 کالۆری کەم نییە زۆر دەکاتن لە بۆ کەم خوێنی باشە چکە مادەی حەدیدی تێدایە و هەروەها لە بۆ ڕەوانی باشە چکە گوتمان ڕیشاڵی تێدا هەیە خاستن تەمەەن زۆر باشترە لە بۆ پیستە و نینۆک زۆر باشە چکە ڤیتامین بی زۆر تێدایە ڤیتامین بی گوتمان هەر شوێنێک ڤیتامین بی هەبوو لە بۆ دەمار باشە لە بۆ پیستە باشە لە بۆ پرس باشە و هەروها لە بۆ ڕووی دەرونی و ئاسوودەیش باشە چکە دەمار بە خۆ دەبی سەڵاتی دەماغی زیاد بە ئارامێک زیاتر پیستەی پێ جوان دەبی لە بۆ غودەی دەرەقیش باشە نان هەندێک یۆدی تێدایە چۆن ئێستا خۆی یۆدی تێدەکەن تا غودەی دەرەقیمان باش بی نانیش کەمەش تێدا هەیە تەبان زۆر زیاتریش تێدا هەیە غودەی دەرەقی نەشید دەکاتن زۆر باشە ئەوەیان کاک دکتۆر زیاتر ڕووک بۆیان یعنی بەڕاستی ڕژێنەکان زۆر گرینگە چووکە ئیشی ئەندامەکانی لەش ڕێک دەخە زۆر کەسەیە کە گەڕژێنەکان فەرمانەکانی تێک چوو دەتوانین برێن ئەو مرۆڤ هەرتوشی شلەژان و هین دەبێت تەنان لە ڕووی دەنون و شوێن دەبێت بۆیە زۆر مێمە زۆر گرینگە دەرەقی دەرزی حرار ڕێک دەخی زەختی ڕێک دەخی سەرما و گەرمان ڕێک دەخی قەڵەوی و لاوازی ڕێک دەخی غودەی دەرەقی ماشەڵەیشی زۆرە قۆڵۆنی ڕێک دەخی قەبزی کەواتە وەکو چارەسەرێکی زۆر مهمە طبعا لە بۆ قەبزی باشە هەویریش نان زۆر جار نان دەتوانی گەنم ئەگەر ئەوە بکەی ئاوەکەی بیکوڵنی ئاوەکەی دەتوانێت سە پیسدا بدەنێ بۆ حساسی باشە لە بۆ ماچی باشە بۆ فرانسیاری تاقی کراوەتەوە ئەمە لە ڕووی پزیشکیەوە هەیە لە ئینەکار بڵێ و زۆر جار هەویری دەتوانی لە بۆ قونێر بەکاربینی قەدیمی بەکاریان دەینا ینی بۆی پێ بگایان بۆ کە دەبرە هەوی ڕاستەکەی هەویرێکیان دەکرد تا زوو زەرد بی و ئینجاهینی بکە هەموو دەمشت قونێر زۆر بە دەرمان چاک نابی لە ڕووی پزیشکی دکتۆرەکان و دەزانن دەبی لە بیتەقین و خاوێنێکەوە پێشتر ئەو علمە نەبوو چیان دەکرد هەویران دادەنا سەری هەویر و پیاز یاشتەک هەتا گەرم دابێ و قونێرەکە زوو پێ دەگەشتی بۆ شکان کاک شکان تاقی نەکراوەتەوە لە بۆ شکان نەمزانێ بەس بۆ قونێرە من بینی لە دەشتێ بە تایبەتی لە بۆ ماک و ئەوانە زۆر بەکاریان دەینا چیت کەشمان هەیە مادەی فسفۆری تێدایە لەگە مادەی سلینۆمی تێدا ئەوانە لە بۆ مێشتی باشن ینی چاڵاکی مێشک زیاد دەکاو هەتا زیاتر کەواتە بۆ هەموو ئەندامەکانی لەوەچی مادەکانت کە بەڕاستی زۆرتی تێدا هەیە باش سوودی زۆرە و وزەکەشی زۆرە ئینسان دەتوانێت بەس بە نان و ئاو بژی لەبەرەوەی زۆر ڤیتامینەکانی تێدا هەیە و ئەوەشی زۆرە
بێنە سەر جۆ باشە پێشەوە بێسە جۆ بەڵێ بابزانین لە پەندەکانی کوردی چۆن باسییان کرد باسی نان لۆ خۆم جل لۆژ نەکەم جۆلۆ کەرەکەم سەرکە چۆن دابەشی کردووە دیارەوە قسەی پیاوە نان لۆ خۆم جلک لۆژ نەکەم جۆلۆ کەرەکەم یعنی بە مرۆڤێک دەرێن هەر لە باری ڕاستی کاری خۆی بێت دەرێ نان خۆری بادینان کەرەکەی شەمزینان یعنی بۆ کەسێک لەبار بەکاردێت یەک بیژ بیژێنێت خزمەتی یەکێکی تر بکە یعنی یەکێک بیژێنێ بچی خزمەتی یەکی ترکە یان نان وەرجێر ڕووی نانکەر سپی دەکە یعنی بەڕاستی دەرێ ئەو کەسەی نانەکە ینی هندەکە پان دەکاتەوە گرنگەکە بۆ وەرجێڕەکەیە چونکە ئەگەر جوان بیبژێنی یان نەیسووتێنی ینی زۆر گرنگە ئەوە بە شاگردی باش دەرێت کە کەم و کورتی وەستای خۆی چەکە دادەپۆشێ دەرێ نانەکی خواردیە بە ڕوونەوە هەموو ڕۆژێ دێ بە شوێنیەوە ئەنی بە یەکێک دەڵێن کە لە شوێنێک دیتی بێ و دەوری بەر نەدات یعنی بەزەینی لێ خێری لە شوێنێک دەوە بکە ئیتر بە زینایە لێ دەرێ نانت نەبێ لە تەشتی خۆ کورد نەبێ لە کۆشی خۆ تەمان نەبێ بە برای خۆ یعنی سامان و منداڵی کەس دەرێ نابێتە منداڵی تۆ یعنی ئەوە زۆر گرنگە هەندێک کەسێک دەبینی ئەوەندە گرنگی بە منداڵی خەرک دەدا ئەوەندەی بە منداڵی خۆی نادا بۆیە دەرێت پێویستە دەرێ نانت لە خوانە خزمت لە دەورانە ینی بەڕاستی دەرێت بەڵێ خزم خۆیش لە دەورەی دەبن نانی بدە نانەوای با نیوەی بسووتێنێ یعنی دەرێ کار بدە دەست کارزانان هەر قازاستە نانەکەت بۆ بیکوشە لە عالەمەی مەپۆشە یعنی ئەگەر نانەکەت بوو مەی شارەوە بیدە بۆی دەری خەرکەی دەرێ ناندەر بە دەرێ کاکە کابرا زۆر چاودێرە ناندەرە یعنی میوانی زۆر دێ خێر زۆر دەکا وەزانم لە ئاینی ئیسلامی ژەگەر باڵەدا نەچوو بووم دەرێ ئەو خێری کە بەنان دەکەی زۆر خێرەکەی کاریگەری باشترە لە بە پارە یان بە شتێشتر بکەیت دیارە لەبەر مەسلەی برسێتیەکەیە لەبەر مەسلەی وزەکەیە کاکتۆ پارەی بدەی بە شتەکەت داتن ڕاستە بەس لۆ منداڵەکە سەرف ناکە بنانی پێ بکڕی پێ بژی و پێ ئەوبی ڕاستەکەی بە تایبەتەگەر پیا نانەکەی بدێ نانەکەی بدێ یەکسەر بۆ خێزانەکەیە نانەکی کەمتر بخۆ خورامەکی زیاتر بگرە یعنی خەڵکی بۆ خۆت ڕابکێشە دوان ئەوە دەرێ نان بەنانی قازانجی کوانی نان بەنانی ینی نان بەرامبەر بەنان بدێ خەشتی قازانجی کوانی بۆیە پێویستە تۆ بەرامبەر بەشت نەدەی ینی بێ بەرامبەر بێ زۆر سپاس فەرموو دەگەڕێنەوە لای بەڕێزت کاکە تەمەنانی گەنم جەناب باس کرد گوتت پرۆتینەکەی کە ناوی گلوتینە لە هەندێک کەسی حساسی هەیە بەو گلوتینەی دەبی ئەبەدەن نانی نەخواتن چونکە هەر نانی بخۆی یەکسەر تووشی زوکسوی دەبێت زوکسەرش بە قۆت لەوانەی خینج دابنیشی بۆیە پێدا حساسی گلوتین لۆی خواردنەکانی دەبی پێدەیان گلوتین فری دایت یعنی هەموو خواردنەکان دەبی گلوتین تێدا نەبێت زۆر دروستە پێش ماوەیەک برادرێکمان نەخۆش کەوت سەن پزیشکی کرد نیانیتەوە چۆ بەغدایە گوتیان نابیدانەوە ڕێ بکۆی نزیکەی ینی دیارە هەستیاریەکەی ئەوەندە ینی کابراس شپرزە بوو وای هاتوو دەیگوخوا نازم سن خۆشەکەمە و چارەسەریشی نەبوو دیارە ئەو فرا هەستیارەیە بۆی بەڕاستی پزیشکان زۆر بەوریایە مامەلە بکەن یعنی ئەگەر هاتوو هەموو پشکنینێکیان کرد بە تاقیگا یان ئی خوێن یان ئەوەی تر تیشک و ئەمانەیە شت نەدۆزراوە سۆنار ینی دەبێت وریای ئەوە بن کە بزانانی ئەو هەستیارەیە ئەو تێبینێ زۆر بەزێ هیوادارم بینەرانی ژیان لێبی ینی بزانن ئایا هەستیاریان هەیە لەگەر ئەگەر هەستیاریان هەیە دەبێت زۆر ئاگاداری خۆیان بن یان نەیخوێن یان زۆر بەکەمی ئایا نانی گەنم ئەگە زۆری بخۆین زەرەی هەیەیان نییە هایتی یەکەچان لە بۆ سوکەری دومیشان لە بۆ قەڵەوی ئەوە دوو سێمیشان ئەو حساسەیە کە باسمان کردن هیچ چارەم زۆر زۆر مهمە مادەکێ ناو نان بە تایبەتی نانی سپی نانی ئەسمەر نانی جۆنا نانی گەنم پێ دەرێن فایتیک ئەسید ئەو ئەگە نانی زۆر بخۆی بەردەوام لە هەموو جەمەکان و ڕۆژێ زۆری بخۆی احتیمالە مادەی زینگ و مادەی مەگنیسیۆم و کالیسیۆم مادەی حەدید کەم لە مەعدەی هەرز دەبی یعنی کەواتە ئەگەر هەشت بی نایەلی سوودی هەبی چۆن مەسەن چایە لە پاش گۆشتی بخۆی مەفعولی ئاسنەکەی دەباتن لەگەڵ مەگنیسیۆمەکەی ئەوە بە هەمان شێوە نانیش ئەگەر بەردەوام لەگە هەموو خواردنەکی بخۆی مادەی زینگ و مەگنیسیۆم و مادەی حەدید کەم دەبتەوە ئەوەش تەبع یەکە ئیشش خۆی هەیە کەواتە تۆ ئامۆژگاری چ دەکەی بینەران ینی بۆ ئەوەی تووشی ئەو شتە نەبن ئەگەر سێژەم ینی یەک ژەم ئایا بخۆن یان لەگەر ئەو جۆرە خواردنانە بخۆن کە زیانی نەبی وەکو چۆن تۆ گوتت ئەگەر برنجی خوارد با نان نەخوا ئەو کاتە
بەس سبەینەکە شاستەی زۆر هەرچۆن سکەری زۆر دەتوانانی سبەینەکە کەمێک نیو نان بخوا یان سەمونەك بخوا سبەینەکەی نیورانە نەخوا نیورانان هیچ ڕبعگیان کارتەج بخواتن احتیادیت پێکەویش دەخواتن و لێژ ڕادێ هەم سوود وەرەگەی لە مادە باشەکان هەم لەو مادانەش هەم ئەو چارزیانەشی نابیتن ئەگەر بەست بەردەوام بیخۆ هەموو ڕۆژە هەر سێ زەمبی خۆی وڵا هەیە دەبێت مەتەن زەمەشی سێسا سەمونان دەخوا ینی حساب بکە ئەو مادە باشان هەموو لە ناوخین دەڵاتن و دکتۆر کۆمەڵی کوردەواریە هەر سێژەم نان دەخوا ئەگەر نانی لەگەر نەبێت دەرەوە نانم نەخواردی ئێستا خەڵک وشیار بووە ئەو بەرنامە نەخۆشی زۆر بووە نەخۆش زۆر بووە قەڵەو دەبی سوکەری توش دەبیتن تووشی نەخۆشکە دەبیتن بۆیە خەریکەوە خۆی نەخۆشی قەلەوی و شەکرەکە ئێستا نەخۆشیێکی باوی ئەو سەردەمەی کاک دوتۆ هەموو سەبەکەی هەمووی ئەوەی کەوتت ئەو خواردنانێ زۆر ڕاستە بێنە سەر نانی جۆ طبعا جۆ لەگەر گەنم فەرقی چییە مادەش تێدا هەیە کە پێ دەرێن مادەی ماڵتی پێ دەرێن ماڵتی پێ دەرێن MALT ئەوە کورکراوەی ئینزیمەکی تێدا هەیە هەر بخۆی ناوەکەی وایە ناوەکەی خۆی مادەکە ئینزیمەش تێدا پێ دەن دایتایز ئەو دایتایزەیە کە جۆ ئەگەر بێت و بمێنتەوە بۆگەمی دەبتە عەرەق هەر بۆی ئەمانیش کە ئەوەی مەید لێ دروستەکەن دەمینێتەوەکین دەبێ طبعا جۆ لە گەنم فەرقی چییە جۆ نیشاستەی کەمتر تێدایە بەڵێ ئاوی زیاتر تێدا هەیە پرۆتینەکان تقریبان وەچیەکە ڕیشاڵیشی زیاترە بۆیە لە گەنم باشترە کە ڕیشالەکەی زیاتر بێ بۆ ڕەوانی و بۆ باشترە زیاتر تێدا هەیە پاشان پێ قەڵەویش نابی زۆرتر چکۆ لە بەروی نیشاستەی کەمترە گەنم نیشاستەی زیاترە بۆ ئێستاوانی سوکریان هەیە یانەوانی قەڵەون دایمە نانی جۆ زیاتر بەکاردێنین پێیان دەڵێن بەکاربیێنن باشترە ئەوش نارێن زۆری بخۆ بەڵام باشتر لە گەنمەکەی باشترە یعنی ئەویش زیانی هەیە ئەگەر زۆر بخۆی ئەوی زۆر بخۆی زیانی لەبەر ئەویش کاربۆیدرێتەکەی تقریبا 76 ئیوێ 66 فەرقی وا زۆریشی نییە بەڵام پرۆتین ڕشالەکەی فەرقی هەیە لێ باشترە طبعا جۆ ئەگەر تۆ دزای بۆ پرسیارم کردی با بینێنان بزان نەری ئەوە جۆیەکە ئەەکەی زیانی نییە بیداتە بەرێ بیکات هەر سێ جەمەکە دیسان بخواتەوە نە لێرەش دەبێ هەوڵدا لەگەر برنجەکە نانی جۆیەکەش با نەخوا بەڵام بۆ ئێوارە و بۆ سبەینەکە بە شتێکی کەم بخوات کەم بخۆ طبعا جۆ ئەگە بیکوڵێنی ئاوەکەی زۆر زۆر مهمە لە بۆ بەردی گورچیلە ڕاستە ئەو پێشتیش بەکارهاتی و ئێستاش علم سەلماندیتیکەوە بۆیان دەیان گوت مەی بخۆرەوەکەوەی لەبەر ئەوەی جۆیەکەی دروستکرێت زەلۆ جۆیەکەی ناخۆی نە سەرخۆشت دەکات و نە زیانەکەشەیە لە ڕووهاینی و سوودەکەیت دەتوانین جۆگەی بکاربێنی وەکو ئاوەکەی ئاوی زۆ هێمنکەدەوەی دەرونیە ینی لە بۆ ئاسوودە لە بۆ دەرونش باش ڤیتامین بی زۆر تێدا هەیە لە بۆ شەکرا دەتانی بەکاربیێنی لە باتینانی سپی چکە نیشاستەکەی کەمترە بەڵام ئەوش گوتمان نابی زۆر بخوا لە بۆ لاوازیش دەتوانی بەکاربیێنی لە باتینانی گەنم بەڵام ئەوش نای بە زۆر بخوا زۆر زار هەیە جیراوەی جۆ لە بۆ پیستە بەکاردنەوەی گەنم هەردووچان مەفعولیان ئەوەیە پیستەی جوان دەکەن و نەرمی دەکەن و ماڵتوای لەسەر بیلادە بە حەساسی لا دەباتن بۆیە زۆر بەکاردێتن جۆ تێنوێتی دەشتێنیتن چونکە ئاوی ڕێژی ئاوی باش هەیە ئەویش خراپ نییە ئاوی جۆ لە بۆ زگسووی بەکاردێتن لە بۆ بەتایبەتی لە بۆ قڕحی مەعیدەوانت بەکاردێ ئەگە برین بیتن ئاوەکەی دەتوانانی بخوا ڕۆژی مەتەن گلاسش بخوا بە 2 بە 3 زاران هەم لۆ ڕەوانی باشە هەم لە بۆ برینی مەعیدە و هەم بۆ گورجیلەش لەوانەیە گورجیلەش پاک دەکاتەوە خاوێن دەکات باسمە گوتمە لۆ لۆبەردەکەی و لۆ قموانەش ناهێری چاڵاشی گڵاندەکانی شیری ئافرەت زیاد دەکا وەش بڵێ هۆرمۆنێک زیاد دەکا کەوا شیری زیاتر دروست بیتن بۆ هێنانی زۆر بۆ ئافرەتی شیر دەر خراپ نییە ماسوولکە دڵ بەهێز دەکات لە بەرەوەی مادە پۆتاسیۆمی تێدا لەگە کالیسیۆمی تێدا هەیە لە بۆ نەخۆشی شاهانە زۆر زا بەکاردێ چونکە ڕێژی ئاوی باش تێدا هەیە و نەخۆی شەهانە ئەوەیەکەوە پێی دێشی چۆکی دێشی مادەک ناوخوی زیاد دەی پێدرێن حامڵ یوریک ئەسید ئەو حامڵەوە دەکاتن چۆک پێ دەست بە ئازار بکەن بە تایبەتی ئەوانەی گۆشتی زۆر دەخۆیان بپسی کۆکا کۆلا شتانە زۆر دەخۆن تووشیان بە نەخۆشی شەهانە دەبێت بەڵام بەگەنانی جۆی بخوا کەمتر توش دەبێت نەخۆشیان لە بۆ شەقەسەری زۆر زار بەکاردێ علمیەن پێ دەرێن لاستەرەی دێشی دای هەموو زای ئەوە ینی ئەوانە بخۆن زۆر باشە ئەوە تەبان جۆی بخوا باشتر لە نان ئەوانە سەریان هەیە بەڵامیش گوتمان لە حەڵنەبی ئەوەش خۆشیی بەڵاوە ئێستا بەڵێ ئەوە بە کورتی سوودەکانی زۆر سپاس دەکەم ئەوجا من دەمێ ئاماژە بەلایەنە دەرونیەکەی بکەم یعنی دەزانین لە بەرچی لە لای دەرونیەوە بە جۆیەکە
ئاسوودەترە چونکە تۆ سوودەکانی بەجەستە زیاتر دەگەینی لەوەی کە باست کرد لەگە گەنمەکە ینی هەز دەکەی هەز بە ئارامەیەک دەکاتن بۆیە من لێرە ئامۆژگاری بینەنا دەکەم بە تایبەتی لە مە ڕەمەزان مادام لە بەرەوە ڕێژەی ئاوەکەی زۆر تێدایە کەواتە کەمتریش توێن و دەبێ بۆیە هیوادارم لە مانجی ڕەمەزان پەنا بەرە بەرنانە جوۆیەکە تا لێ ڕابێن لە دوای ماجی ڕەمەزانیش دەتوانم بڵێم بەزانێکی مەزبوط بی جۆبی نەک کەس نەزانی ڕاستە چیە ئێستا زۆر نانی جۆی فڕنی دەینن نازانم ینی چی تێدا کەس نازان چی لە پاکیش نییە جۆیەک بی پەرکەلێک رابێتەوە و نانەش ئەسمەری جوان دەرسیوش ئەو نانێستە لە پێشمانە زۆر زۆر باشە سوپاس کات دکتۆر دیارە کاتی ئەو ئەڵلقەیەمانیش کۆتایی دێ هیوادارین بەرگەکانی ئەم ئەڵلقەیەمان ببێتە مایەی هەموو لایەکتان سووتان لێوە پێ پابەت بوون بە ڕێمایە تەندروستیەکانی ئەوەی کە کاک دکتۆر ئیبراهیم تاهیر پسپۆری تەندروستی کۆمەلپۆی پێشکەشکردن و لە ڕوە دەرونی و کۆمەلایەتی و پەرۆدێکەش بەندە ئاماژگاری پێکرد تا ئەڵلقەیەشتر و بەیەگەیشتنێکی تر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.